ماوەکانی ڕابردوودا و لە هەرێمی کوردستان زۆر باسی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و پێکێنانی کابینەی حکوومەت هەرێمی کوردستان دەکرا. یەکگرتووی ئیسلامیتان بینی دەست پێشخەری هەبوو، دەست پێشخەریەکەی ڕادەستی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کرد. باشە و هەردوولاش دەست پێشخەریەکەیان وەرگرتووە و هەموو لایەنەکان لە هەرێمی کوردستان دەڵێن لەگەڵ ئەوەی پەرلەمان کارا بکرێتەوە و حکوومەتی تازە پێک بهێنرێت. بەڵام نە پەرلەمان کاراکرایەوە نە حکوومەتیش پێکات. جا گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێز ئاری هەرسین دەکەم کە بەرپرسی لەقی چواری پارتی دیموکراتی کوردستانە لە سلێمانی و لە سلێمانی شۆ لەگەڵمە بێت. کاگاری ئەم کاتتان باش. وەڵامی پارتی دیموکراتی کوردستان بۆ دەست پێشخەری یەکگرتوو چی بوو؟ والله من يعني من نایزانم و بە قەنەعەتی من ئەوەش هەر ئەوانیە یعنی تۆ مبادرێکی ئاوا بە یەک جملە بە یەک ڕستە بڵێن جوابی بیتەوە حتما ئەم مبادرەیە خۆی لە خۆیان شتێکی زۆر باشە خەمخۆریە بۆ هەرێمی کوردستان و پارتیش بەدەم خەمخۆریەکەوە چووە هەرگیز دەرگای مفاوزاتی دانەخستووە بۆیە با بۆستین لەبەری لە یەک دانیشتن و لە یەک مناقەشەیە لە یەک گفتوگوایە ئەمە کۆتایی پێنایە. باش کەواتە ئەم گفتوگویانە بەردەوامە بن؟ حتمما بەردەوام بن. سەرەتایەکی باشە و دەستخۆشیەکەین لەوانەیە کە خەمخۆری ئەم هەرێمن و ئەم مبادرەیان کردووە. ئیتر با بزانین نەتیجەی ئەو گفتوگویانی کە لە داهاتووە چێوێ. یەکێتی و پارتی لەم نزیکانە کۆ دەبنەوە یان نەخێر نێوانتان زۆر خراپە و ئەمە زەحمەتە جارێ ها؟ وەڵی نێوانمان بەڵێ ئەزانی پیا و ینی ئەبێ ڕاستیەکان بڵێ هەرچەند تاڵیش بن لە ڕاستیە بینی ئێمە ویشەتی باش نییە. ئێستا یعنی تەنیا هەنگاوێک کە بە ئاڕاستەیەکی دروست نێراوە ئەویش ئەوەیە کە لە کەناڵە فەرمیەکانی خۆمانەوە ئەو تێکەڵ قژانە وەسێنراوە کە ئەمە شتێکی زۆر باشە. ئەوەی لێ دەرچێ ئەگەر بە من بڵێ ئەمەگە بەینتان خۆشە سبێنێ بە تەلەفۆنێک سەرکردایەتی ئێمە ویشەتی کۆبێتەوە نەخێوانیە. یعنی نێوانتان ئەوەندە خراپە؟ ئەی خۆ جای یعنی ڕوونە شتەکە کاک کۆڤان ئەو پێویست ناکات من بێڵێم. ئەخەنا جار بەجار زانی بەرپرسانی بەرپرسانی یەکێتی و پارتی پێشتر کە نێوانیشان زۆر خراپە بوو دەنگ و تەلەفۆن و تەلەفۆنکاری هەر هەیە لە دوور لە کامیراوە گفتوگۆ هەیە. ئێستا شەمانە هەیە؟ ئێستا من خۆمی باڵێ ئەزانی من بۆ بە نمونەیەک یعنی بەرچاو ڕوونیەکە بەمێ ئێستا من خۆم لێرە لە سلێمانی کە بۆ مناسبەیە گەچم یا بۆ پرسەیە گەچم ئەو برادرانەی یەکێتیە بین تەوقەی گەرم و گوڕ لەگەڵ یەکتریاکەین و لە هەواڵی یەکتری ئەپرسین و ئەمە هەیە. بەڵام ئەوەی تر کە تۆ پرسیارەکردنیە ئەوەی کە لەسەر مەسائیلی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان و کاراکردنەوەی پەرلەمان و ئەمەیانەکە نییە. زۆر باشە. کاگاری من گفتوگۆت هەر لەگەڵەکەم بە هەواڵێکی بە پەلەم بۆ هاتووە دەڵێ پارەکە لەلایەن وەزارەتی دارایی و ئابووری حکوومەت هەرێمی کوردستانەوە وەرگیراوە لە لەقی بانکی ڕافیدەین لە هەولێر. باشە گوایە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەت هەرێمی کوردستان پارەکەی وەرگرتووە و لیستی موچەش بۆ 3 ڕۆژ دەبێت. ئەمە سەرچاوەیەک بۆ کوردستان بسوار قسەی کردو ڕێک بۆ منیشی نردووە نامەکە بەرپرسێکی باڵایە دەڵێ پارەکە وەرگیرا لە وەزارەتی دارایی بەڵێن وەزارەتی دارایی و ئابووری حکوومەت هەرێمی کوردستان پارەکەی لە لەقی بانکی ڕافیدەین وەرگرتووە لە هەولێر کە پارەی موچەیە و دواتریش لیست بڵاوە کرێتەوە و بە 3 ڕۆژیش موچە دابەشەکرێ. ئەمە بە قسەی سەرچاوەکە بۆ کوردستان 24 و ڕێک نامەکەشی بۆ من نردووە. کاتەوە هەواڵێکی خۆشە پێم گوتم پاشکەمێکی دیکە ڕەنگە کێشەکان چارەسەر ببن و وەزارەتی دارایی و ئابووری حکوومەت هەرێمی کوردستان پارەکە وەربگرێت ئەو پارەکەی وەرگرت و لیستی موچەش ڕەنگە بڵاو بکرێتەوە و بە 3 ڕۆژیش موچە دابەشەکرێت. ئەمە هەواڵێکی خۆشە بۆ موچەخۆران. زۆر باشە. کاگاری
گفتوگۆکەم لەگەڵ تۆ درێژە پێدەم ببوورە هەواڵێکی بەپەلە بوو بۆ خەڵکی دڵخۆشکەرە بۆ موچە خۆران بۆیە من ویستم هەر باسی بکەم زۆر کاتە پێ قەدەمت بەخێر بوو ئای ئێستا خۆم ویستم خۆی ویستم ئەو قسێ بکەم کاکۆڤان بەستۆ دڵی منە خوێنیتەوە سپاس باشە نێوانتان زۆر ناخۆشە باس لەوە کرد و هیچ ئاماژەیەکی نییە بۆ کۆبنەوە کۆمەڵی دادگەریش سەردانی پارتی دیموکراتی کوردستانی کرد باشە با بزانین ئێستا پارتی بەنیازی چییە بەڕاستی پارتی ئەوێت چی بکات وڵی پارتی ئەوەی کە یعنی تۆ شتێک ئارەزووی بکەی مۆزوعێکە بۆ بچێتە سەر مۆزوعێکی ترە ئێمە ئارەزووەکەین بە زووتری کات پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە بۆی بێ بە هەنگاوی یەکەم بۆ گەیشتن بە تەشکیلی کابینی دەهەم باشە لەو پێناوەشە وەکو من عەرزم کردی دەرگای مفاوزەمان بەڕووی کەسا دانەخستووە دەستخۆشی لەو کەساناکەین کە مبادراتی باشەکەن هەمووی ئیشی خێرە ئێمە نابین ڕێگر لە پێناو یعنی چ کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان و چە پێکهێنانی بڵێن کابینی دەهەم وابزانەوە وازەترین جوابەکە من بێم بە جەنابە ئەڵێ ڕێگر نابین بەڵام ئێوە هەم زۆرترین دەنگتان هێناوە هەم زۆرترین کورسیشتان هەیە لە نێو پەرلەمان باشە ڕێگر نابین جیاوازە لەوەیکی ئێمە ئەچین شتێکەکەین وانە؟ جا پارتی چی ئەکات پەرلەمان کارە ئەکاتەوە حکوومەت پێک دەهێنێت چونکە لە ماوەکانی ڕابردوودا کەمالکرد کوچی ڕێک لێرە میوانی من بوو گوتی ئێستا 49 زۆری نییە لە نێو پەرلەمان 50 زاید یەکە باشە ئایا ئەگەر یەکێتی نێتە بەربار و لەگەڵ ئێوە ڕێک نەکەوێ ئایا پارتی پەرلەمان کارە ئەکاتەوە یان هەر چاوەڕێ یەکێتیەکان ئەزانی چۆنە موشیلەکە حاڵەتی هەرێمی کوردستان حاڵەتێکی تایبەتە یعنی زۆر جار باسمان کردووە لە پێش هەموو شتێکە ئێمە دەوڵەتێکی سربەخۆ نین باشە دووهەم ئەبێ بیرمان نەچێ ئێمەوەی شێتی نیشتیمانی کوردستان دوو جومگەی سەرەکی دەسەڵاتین لێرە یعنی لەم هەرێمەیە و ئەمەی کە لایەنێکمان بەبێ لایەنەکەی تر هەستێت بڵێن پەرلەمان چالاک بکاتەوە ئەنجا پەنجاوی زایدێکی بۆ بچێتە سەر هێشتا ئەو معنای ئەوە نییە کە بتوانێت حکوومەت تشکیلکە بۆ لەبەرەوەی ئێمە و یعنی ئێمە ناخۆشم قسەیەکەم بەزەمە حەقەتە باش یعنی ئینسان ئەبێ ڕازگۆ بێ لەگە میلەتی خۆی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان بەس دوو هێزی سیاسی نین ئێمە هێزی ئاسکەری و هێزی ئەمنیشمان بەدەستەوەیە ئەمەیەک کە حاڵەتەکەی زۆر ئالۆز کردووە بۆیە یعنی زۆر جار باسی ئەومان کردووە بۆچی بۆمان مهمە کە هێزی پێشمەرگەی کوردستان یەکگرتوو بێ لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگە ئەم قسەیە کاکەین لەوانەیە بە مەسلحەتی خۆمان نەبێ بەڵام لە مەسلحەتی میلەتی کورد و داهاتووی هەرێمی کوردستانە کە هێزی پێشمەرگە لە دەست حیزبی سیاسیانەما ئیشکردن زۆر ئاسانترە بێ لە ئێستا هێزی ئاسایش بۆ نمونە ئەمانە ئەو کات ئەگەر دێگەڵە نامێنێت ئێستا هەرچی چیتر باسی ئەوە ناکرێت طبعا نامێنێ ئەزانی بۆ لە برەوەی ئەوەی لە بازگایە گۆستاوە بەڵێ فعلەن ئەزانی بۆ لە بەروی ئەو کارمەندە بەڕێزەی کە ئاسایشە لە بازگایە گۆستاوە ئەگەر لی پرسن تۆچی ناڵێ من ئاسایشی یەکێتیم یا ئاسایشی پارتیم ئەڵێ من کارمەندی دەستگای ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی ناوی حیزب بەرێ ئەوەی لە خورماڵ لە سەیتەرەکە وەستاوە ئەوەی لە زاخۆ وەستاوە چوونیەکە جا ئەو مەبدایە کە ئێمە ئیشی بۆکەین بۆیە نەچوین بە خەڵک بڵێن ئێمە ئارەزوومان لێبێ هەر کاتێ بمانەوە حکوومەت تەشکیلەکەین باش لەبەری خۆمانە زین ئەگەر حکوومەتمان تەشکیل کرد بەبێ یەکێتی یا یەکێتی بەبێ ئێمە حکوومەتی تەشکیل کرد لە کوردستانە چ ئاڵەوزیەک ڕۆیە باش پەنابنەوە بۆ هەڵبژاردن بکرێتەوە ئەگەر
پەرلەمانکاران نەکرایەوە؟ ئەزانی ئەمە زۆر باسی لەکە من حەزەکەم شتێک لێسەر بڵێ باش خۆی طبعاً ئەگەر بڵین پەرلەمان کاران نەکرایەوە تەنیا ڕێگەیشی مەدەنی بۆی کە لەم چەق بەستوێ دەرچێ بێ هەڵبژاردن بکەیت بەڵام پرسیارێکی منطقی خۆی خوددا کاتەوە لێرە ئایا ئەگەر هەڵبژاردنمان کرد نەتیجەی دوای هەڵبژاردن دیسانەوە ئاڵۆزی دروست ناکاوەکو ئێستا ئەمەش پرسیارە یانی چکە تۆ بۆی هەڵبژاردنەکەی بووی لە چەق بەستوو ڕزگارە بێ بەڵام ئەگەر تۆ لەم چەق بەستوێ ڕزگارە بێ پێ بخەیتە چەق بەستوێکی تر هیچ ئیسفادەی نییە مەبەستت لەوەیە ئەمێ ئەوم بۆ ڕوونکەیتەوە مەبەستت لەوەیە ژمارەی کورسیەکان و دەنگەکان ئەوەندە گۆڕانکاریان بەسەر نایێت یان مەبەستت لە گرژی و ئاڵۆزیە لە کاتی هەڵبژاردن و دوای هەڵبژاردن؟ نا من بڕام بە ئەوە نییە کە گرژی دروست بێ لە بەروی ئەم هەڵبژاردننی ئەخیر هەندێک کە وای دانابوو کە گرژیەکی زۆر دروست بێ واژ نەبوو ئەویان ناڵێم بەڵام ئەڵێم هین عەجەبە چ گۆڕانکاریەکی زۆر فەوزەوی زۆر زەبەلاح بەسەر دەنگەکان نایەت یعنی من شتێکە بیرێنمەوە کاک کۆڤان من دوێنێت لە مەحفەلێکە باسم کرد باشە بیری دێ جەنابی کاک مەلا بەختیاروتی یەکێتی یەک کورسی بێنێ و 100 کورسی بێنێ وەکو یەک وایە باڵێ بیرمە باش ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستانیا ئێمە دووسێ کورسی زیا و کەم بکەین چی لە وەزعا گۆڕێ یعنی چ شتێکی تازە ڕوو ئەدا کە ئیتر فەرقی هەبێ لەگەڵ ئێستا چونکە مەسەلەکە لە ئێستایە لەوە نییە کە ئێمە وەکو گەورەترین حیزبی سیاسی هەستا بین بە کەڵەگایی بڵێن حساب بۆ کەس ناکەین و ئێمە خۆمان حکوومەت تەشکیلەکەین مەسەلەکە پێکنەهاتنی یا ڕێک نەکەوتنی ئێمە و یەکێتیە لەسەر کۆمەڵی وردەکاری ئەو ئێمە مۆزوعەکە باش وردەکاریەکان ئەوە ئاهێنێەوە لە یەکتری دوور بن و حکوومەت پێکنێنن و ساڵێک و 8 مانگ هەڵبژاردن کرابێت و پەرلەمان کاران نەکرێتەوە و حکوومەت پێکنێت وردەکاریەکان هی ئەوەن هەر بەڕاستی نەگوردەکاریەکان هیچ شتێکی ئەوە نییە کە ئێمەی لایەنە سیاسیەکان لێک بترازین و پەرتەوازە بین چونکە هیچ شتێک لە مەسلحەتی گەل و خاشی پیرۆزی کوردستان مهمتر نییە هیچ شتێک هیچ حیزبێک هیچ تاکە کەسێک باشە کاگاری تۆڵی ئێمە و یەکێتی زۆر لێک دوورین وە کاراکردنەوەی پەرلەمانیش بەو شوەیە کە ئێستا هەیە ئەستەمە و هەڵبژاردننیش هیچ لە وەزاکە ناگۆڕێت ئەی حەل چییە؟ چارەسەر چییە؟ هەر ئاوە ئەمێنینەوە؟ ئەزانی چۆنە ئەم هەموو قسەی کە کردمان با یەکشت پێ بڵێم ئەمە هەموو قسانی کە کردمان کە لەوانەیە لا هەنێک کەس ڕەشببینی بێت ئەمە ئێمە باسی واقعەکەین کە هەیە ئەمە ڕەشببینی نییە بەڵام وەکو چۆن ئەم وەزعە ناخۆشتر ناقۆڵایە هەیە یعنی لە ئارایە ئێستا لە هەرێمی کوردستان زۆر واریدە هەفتەیشتر ئێمە لەگەڵی شتیا دابنیشین و بە ماوەیشی کورد هەموو کێشەکان حەلکەین ئەوەش هەیە جا ئەمە زانیاری من نمونەیەکە بۆ ئەمە زانیاریە باسم کرد لە شوێنی بەزگریمانێت خوا نا ئەمە زانیاریە لەسەر سیاست و ئەو ڕووداوانەی کە سیاسین من یەشت بۆ جەنابە دەڵێم لە شوێنی تریش باسم کردووە خۆ دەزانی لە شەڕی بڵێن ئێران لەلایەک و ئەمریکا و ئیسرائیل لەلایەک جەمسەرگیریشی زۆر تونگ لە بینی چین و ئەمریکا هەبوو ئەوە بینیت هەفتەی ڕابردوو ڕێژمۆری ئەمریکا هەستا چوو بۆ چین وەکو نەبای بینێ و نەباران یعنی وەکو ئەوەی کە سورپرایز هەر زۆر سیر بوو ئەمە من مەبەستم لەمەیە کە ئەمە زانیاری سیاسیە نەک زانیاری حیزبەکەی خۆم یایچێت نیشتیمانی کوردستان ئەمانە واریدن لە سیاسەتە بۆیە لایەت سیر نەبێ هەفتەی داهاتوو یا دە ڕۆژی تر ئێمەژەتی داش بنیشینی بۆ ماوەیشی کورتە موشەکان باش تۆ لە سلێمانی بۆ بەرپرسی لقێکی گرنگی پارتی دیموکراتی کوردستانی هەرچەندە دەرباز کۆسڕەت ڕەسوول چەند ڕۆژێک لەمەوبەر باسیەوەی کرد کە دوو ئیدارەیی و ئەو شانە نییە و نابێ باسی و بابەتە بکرێن بۆ کەسیش نێ باسی و بابەتەکە بەڕاستی یەکێتی باسی دوو ئیدارەیەکان
وڵی یەکێتی ئەو گۆڤارێکیان هەیە هینی بڵێن پەیمانگایەکی لێکۆڵینەوەیە بەڵێوان دیراسەیەکیان شتێک لە بابەتی Center for Strategical Studies بەڵێ لەوێ شیکاریشیان کردووە کە مەجموعایەک بڵێن احتیمالیان داناوە بۆ هەرێمی کوردستان یەکێک لەوانە دوو ئیدارەیە بەڵام سیر لەوەیە ئێمە هەمومان نەزانین کە لە ئێستاە نەوعێک لە دوو ئیداری لە هەرێمی کوردستان هەیە چونکە ئەم حیزبێنەیە ڕێگرە لە بەردەم ئەوەی کە بەڕێز سەرۆشی حکوومەت ممارەسەی دەسەڵاتەکانی خۆی بک بۆ نمونە لە پێنجێ لە سەی ساحق لە کەلار لە سلێمانی لە ڕانی لەمان ئەو مۆدێلی کە ئەوان دایانناوە لە ڕاستیە مۆدێلیشی دوو هەرێمیە باشە مۆدێلێکە لە بابەتی نەزان بڵێم شو بڵێ وڵاتی چووکو بەلجیکا مەسەلا فلاندر و ڤالۆنا هەیە لە باکوور و لە باشوور لە بەلجیکا و بڵێن برۆکسل وەکو پایتەختێکی بێلایەن ماوەتەوە ئەو دوو هەرێمیە ئەو دوو ئیدارەی نییە بەڵام ناوەندی لێکۆڵینەوە و ویستی یەکێتی لەوانەیە جیاواز بێ وانە ئاخر ناها خوا سەلامەتەکە ئەو بەڕێزی کە سەرۆکایەتی لیژنەکەی کردووە کە پیاوی کە ئینسانێکی زۆر بەڕێز و خوێندەوار و بڵێن ئاکادیمیستە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیە تۆ کاتێک ئەتوانی بە تەقریری یا بە راپۆرتی بنکەیەکی ڕۆشنبیری یاخود لێکۆڵینەوە بڵێ ئەمە یعنی تەواو ئاکادیمیە ئەو کاتەی کە بتوانێت لە سەر و حیزبەکانەوە بوەستێ لە سەر و سیاسەتەوە بە بێلایەن بڕیار بە بەڵام یەشێک ئەندامی مەکتەبی سیاسی هینی حیزبێک بێ دوایی بەخۆشی بڵێ ئەم راپۆرتی کە کردومان ئامەشتێکی ئاکادیمیە و سیاسەتی یەشێتی نییە نابێ ئەوە چۆن وابێ باش وەڵای ئەمووس یەکشت لای من بۆتە مەراق ئەو جلوبەرگەی پۆشی وتە ئەمڕۆ هیچ سایلی کام شوێنە هەچووکە زۆر زیاد تۆ زۆر جیاواز دەرەکەوی کاگاری وەڵای ئێمە بەڵێ ڕاستە ئاخر خۆی ئەزانی ئیتر من زۆرم حەزەجلی کوردیەوە هیچ بەڵام ئەمە ستیاڵی زمانی پێشمەرگایەتیە و منیش خۆم پێشمەرگە بوو شانازی پێواکەم ئەوەیە دیاریکراوە زمانەکەژە پرسی سەرم سف نا لە بەرەوەی خەڵکی هەولێری ژەمە لە بەرەکەن خەڵکی باڵەکاتیش لە بەریەکەنی قەڵات زێش ئەمانە بەڵام مەسەلەی جامانەکەش من سرم سفر کردووە لە بەری هاوینە زۆر خۆشە بە هاوینی ینی ئسان کەچەڵ بێ اینجا لە بەرەوەی لەوانەیە ڕوخساری سەرێکی کەچەڵ لەگەڵ جلوبەرژی کوردیا زۆر نەبێ و جامانەش بەرجێکی کوردیە سپاس بۆ ئاری هەرسین بەرپرسی لە جامانەشی گۆڕم جاریوا جامانەی سوورەکە مەسەرم جاری واشەیە جاری وایە جامانەی سوورەکە مەسەر جاری واشەیە جامانەی ئەمە سپاس بۆ ئاری هەرسین بەرپرسی لە قیچواری پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس